چۆن کەسێک بدۆزمەوە لە ڕێگەی ئۆسێنتەوە. سڵاوتان بێ هاوڕێیان، هیوادام تۆتان باش بن ئینشاڵڵا. من پۆڵا شارەزا لە بوارەی ئاسایش ئەلەکترۆنی خۆشحاڵم ئینشاڵڵا لە ڤیدیۆیەکی نوێ گەڕام وڵاتان. حەزم کرد لەم ڤیدیۆیەدا باس لەوە بکەم ئایا ئۆسێنت چییە و بۆچی بەکاردێ، ئایا چۆن کەسێک بدۆزمەوە لە ڕێگەی ئۆسێنتەوە. خۆی ئۆسێنت لە بواری سایبەر سکیوریتی یەکە لە باشترین بەشەکان کە ئەو کەسانی کە لە بواری سایبەرسکیوریتی کار دەکەن بەدڵنیاییەوە دەبێت لە بواری هیچ نەبێ زانیاریی سادەشیان نەبێت لە بواری ئۆسێنتەوە، چونکە تۆ لە بابەتی بەگباوەندی یان لە بابەتی هەشتێک بیت تۆ پێویست پێێتی. خۆی ئۆسێنت کورتکراوەی ئۆپن سۆرس ئینتەلیجنتە و بە کوردی کرمانجێکە یا من دەمەوێت بە زمانی سادە باسی بکەم. هونەری دۆزینەوەی زانیاریە بووم لە دەربارەی کەسێکە یاخود کۆمپانیایەکە یان شتێکە کە دەتەوێت داتایەکە دەتەوێت زیاتر زانیاری بەدەستبێنی. ئێستا بووم لەمە ژمارە کەسێکمان لایە چۆن بتوانە لەگەی ئۆسێنتەوە بزانم کەسەکە چێیە، یان بۆ نمونە ئیمێڵی کەسێکم لایە چۆن بزانم ئەو ئیمێڵە چێیە یان معلوماتی زیاتر وەگرم، چونکەوانێ لە بواری سایبەرسکیوریتی کە کارەکەم بەدڵنیاییەوە دەبێت لە ئۆسێنتە شارەزا بن. خۆی ئێمە لە ئۆسێنتە بە شێوەیەکی گشتی هاک ناکەین، یانە ئێمە ناچینە بۆم بچین سایت هاکەین یان بچین سێڤەر و ئەو شتانە. ئێمە تەنها لە دوو زانیاری دەگەڕین، ینی بوومە ئەو کەسە کەوە شوێنپێی خۆی بەجێهێشتە ئێمە بە دوو ئەو شوێنپێیە دەگەڕێن. یەکەم شت لە ئۆسێنتە ئەو کەسانی کە ئاسیان سەرەتایە ئێمە بابەتی یوزەرنیممانەیە. ئێمە فریمۆرکمانەیە بابێ سێکە زەمات ئێمە ئۆسێنت فریوەرکمانەیە. ئەو سایتە تۆ پێویستە ئەگە بتێ کەسێک بدۆزیان شتێک پێویستە ئەو سایتت هەبێ، یانە ئەو لینکەکەیتی شاڵا ویستان لینکەشتان بۆ دادەنێم. سەرەتا بووم نەمە باز دیەکەم دەکەن کە بووم چۆن کەسێک بدۆزمەوە لە ڕێگەی ویزەرنیمەوە. هاوڕانی خۆشەویست، ئێمە کاتێکەوە بتوێت کەسێک بدۆزیەوە لە ڕێگەی ویزەرنیمەوە چییە؟ نمونە ئەو کەسانێکەوە زۆربەی هەڕەشە دەکەن یان شتێک دەکەن چەند ویزەرنیمشیان هەیە، ینی هەمان ئەو ویزەرنیمەیان بەکاردێنن لە سۆشیاڵ میدیاکانی تر. نمونە بە ویزەرنیمیەوە دەتوانین چەندی ئەکاونتی ئەو کەسەی بدۆزین و نمیش سادەمە دەچینە ناو کاڵینۆکەس سوێکەی داگرم دەمی ڕۆتیکەم باشە وەلێکوانەدا ئێمە دەنووسی ئەوە شێرلۆکمانەیە. شێرلۆک چییە؟ شێرلۆک یەکە لە تۆڵەکانی لینۆکس کە زۆر بەهێزە بۆ منەمە دەمانوێت کەسێک بدۆزین یان شتێکیان چەندی ئەکاونتێکی هەیە. نمیشادا شێرلۆک نمونە سادەما پۆڵا سکیوریتیمانەیە پۆڵا سکیوریتی باشە ئەوە یەک ویزەرنێم دەتوانین چەند ویزەرنێمەکی بدەین. نمونە پۆڵا ئەوە بەو شێوازە تۆ بە دوو ویزەرنمەوە داخلیەوەکەی دەبی. ئێستا هەموو ئەو ویزەرنێمانە کە لە ئەنتەرنێتدا بەکارات یاخود ئەو سۆشیاڵ میدیایانە ئی من دەدا سێکە لێکوانە ئەودانێکی هێنا دەیکەمەوە لێکوانە هەندێکیانێ ڕاستی نازانم پرۆفایلێکی من نییە، بەس ئەویان ١٠٠ پرۆفایلێکی منە چکەم پرۆفایلەمەیە لە ئەباوت یوکەی تۆزێک داوەستمە تاکو بە تەواوەتی سکانەکەی دەکا. هاوڕێیان وەکو دەبین ئێستا لێکوانەدا هەموو ئەو ویزەرنێمانێکەوە لەلای من بەکاردێ باشە، یان ئەوەی من بەکارمێناوە زیاتر لە ٩١ ئەوەی هەیە ٩١ ڕێزێت هەیە سێکە وە لێکوان هەموو پۆڵا سکیوریتی وە، بەڵام هەندێکیان ڕاستی ئی خۆم نییە، بەڵام باشتر وایە ینی زۆر لە ئەکاونتەکانی خۆ من ڕیدیت و بۆ نمونە فەیسبووکە و ئەترا و هاکەروانە و بابەتانە گشتی لێکوانە هەیە. بەم شێوازە تۆ دەتوانیت زانیاری لەسەر کەسی بەرامبەر بدۆزیت تەنها لە ڕێگەی ویزەرنیمەوە. ئەوە ڕێگەی ویزەرنیمەوە. ئەمە لە ڕێگەی توولی چیمان کرد؟ لە ڕێگەی توولی شێرلۆکەوە کردمان. دەتوانێت شێرلۆکدا بەزێنە زۆر بە ئاسانی کارەکەتان بۆ دەکا. ئەمە ڕێگای یەکەمە وە لێکوانە شتێکی ئەمەشی هێنا پۆڵا سکیوریتی ئەمە لە بابەتی ئەباوتی منە. هاوڵێیان ڕێگای ترمانەیە پێی لە ڕێگەی گۆگڵ دۆرکینگەوە باشە دۆرکینگ.
ئەمە چییە؟ ئەمە یانی گەڕانی پێشکەوتوی گوگڵە. تۆ دەتوانی بۆ کەسەکە ئەشیفی کردی یان هەر چالاکیش کردی بنمەلایەکە چ کردی کۆمنتێکی نووسیا لە هەر سۆشیال میدیایش تۆ دەتوانی کەسی بەرامبەر بدۆزی بۆ شێوازە چۆن نمونەش سادا ئێمە دەنووسین سایت باشە و لێکوانە ئینستاگرام باشە ئەوەی کابوومە کەسەکە ئینستاگرام بکردێ کەسەکە ئینستاگرام بەکاردێنێ دوای ئەوە دوت کۆم کە دەبی سایتەکەی وەکۆی دواتر بوونە ویزەری کەسەکە بوون نەپۆڵە سلاش سکیوریتی باشە و دەیخینە دوو کوێتەشنەوە باشە بەم شێوازە دەڕۆی وەلێکوان ئەگە بووم ناو ئەکاونتە هەر چالاکیش کرد بوو شتێکی کرد بوو بەو شێوازە تۆ دەتانی کەسەکە بەرامبەر سێکیا لێکوانە من لایکیشی ئەو کۆمنتەم کردیا بەو شێوازدام و شتەکانت بۆ دەینێت بزانم و چیە بسم الله زەبەڕاستی زەمات من لایکی ئەو پۆستەشم کرد بوو ئەوە بەبیرم دێ سێکە لێکوانە بەتەنها بزانیم بۆ شێوازە تۆ دەتوانی لە تەواوی گوگڵدا سێکە شۆ ڕێزە دیزاین زیاتر ببینی لە تەنها لە ئینستاگرامیشە بەم شێوازە تۆ دەتوانی کەسی بەرامبەر زیاتر بدۆزیەوە وەلا بووم لە گۆگڵش دەتانی بوون بنووسی ناوی کەسەکە بنووسی تەنها دوو کۆتەش ناوی ویزەرەکەی ئەگە ویستە ناوی ویزەرەکەی دەنووسی تەنها دوو کۆتەشنەوە زیاد دەکەی باشە بەم شێوازە تەواوی تیکتۆک و ئەو شتانێکە کردیتی کەسی بەرامبەرت بۆ دێنێ بەو شێوازە تۆ دەتوانانی کەسی بەرامبەر بدۆزیتەوە یان هاوڕۆیان ئەگە بتەوێ بوومە ڕسمی کەسێکت لایە یان دەتەوێ بوومە بزانێ ئەو کەسە کێیە تەنها بەیەک وێنەتانی کەسەکەی بدۆزیەوە چۆن ئێمە لە گوگڵە باشە چەند بابەتێکمانەیە بوومە دەنووسی سێرچ بای ئیمەیجمانەیە بە تایبەتی ڕیڤێز ئیمەیج سێرچمانەیە باشە پێدەین ڕیڤێز بەم شێوازە گۆگڵمانی بینگمانەیە ئەوە زۆر بەخوای بەڕای من گۆگڵەکە لە هەر هەمووی بەقوەترە گۆگڵەکە و ئەمەوەشمانەیە فەیس ئایدی چی کەریشمانەیە بەم شێوازە دەموچای کەسی بەرامبەرت لەو سکان دەکات دەزانێت ئەو کەسە چییە لێکوانە منە نمونەش سادا ئەمە لێکوانە زەماتەیەکمانە سێکە لێکوانە سوشیال نێتوۆرکینگ باشە دووەرە بەساقە لێکوانە بوومێت تیکتۆکمانەیە فەیسبووکمانەیە سۆشیال میدیاشکەمانەیە نمونە ئەمە لە دوو تیکتۆک قەبزان تیکتۆک چی تێدایە وە لێکوانە ئۆسیێنت و ئەو شتانەمان تێدایە بەم شێوازەتانی داخلی پێی زانیاری زیاتر وەرگری بەڵام ئەمە لێکوانە ئیمەیجمان دەبێ هەبێ ڕێڤێز ئینجینینگ دارک وێب نا ئەوە سێرچ ئینجینینگ و لە ڕووی سێرچ ئینجینینگەوە و بۆ نمونە ئەمە سێرچ توڵمانەیە لەڕێی سێرچ توڵەکەەوە سێکە لێکوانە چەندین توڵێت کرمان بۆ دێنێ جۆناڵەکەی چییە گۆگڵ و شتانەیە و لێکوانە مێتە داتایەکەشی بەکاردێ تر بۆ شێوازە توانی زیاتر لێ بکۆڵیەوە ئەمە لێکوانە گۆگڵمانەیە IP ئەوە فەیس ئایدیمانەیە لێکوان نمونە ئەو وێنەی کە تۆ هاتە لاتە دەتوێت لێکوانە سکانێکی نمونە ئەو وێنەیە دادەگرم هاوڕێن بەخۆی وێنێکی وان باشمانە و بەسی تەلەگرامدانا بەم شێوازە تۆ دەتوانی وێنەی کەسی بەرامبەر لێرە دادەنێ و لە هەر سایتێک بەکارهات یان شتێکی کردبێت تۆ دەتوانین لێ دەر بیدۆزیتەوە من باوەی چاکەم بایسکل بەم شێوازە ئەوەی تەلەگرامە ئەوە لێکوانە لۆگۆکانی هەشتێکتە و لێکوانە پێدەڵێت و تەواوی داتایەکانت بۆ دێنێ جا لێکوانەش جەماعەت ئەوشمانەیە فەیس ئایدیمانەیە نمونە تو دەموچای کەسێک لایە یان شتێکت لایە بوومە لە سۆشیال میدیایەکان لە ڤیدیۆیەکان ئەو شتانە تۆ دەتوانی ئەلێکوانە براوسەری دادەگری وێنەکە هەڵدەبژێریت و لێرە دایدەنەی نمونی سادە هاوڕێیان ئەلێکوانە وێنە کەسێکم مێنە و لێکوانەش داشمدا لێکوانە بە تەواوەتی سکانی تەواوی سێکە لێکانە بە تەواوەتی سکانی تەواوی ئەو وێنانە دەکا کە تۆ هاوشێوەی ویە یاخود لەو دەچێ یاخود ئەوە یەکە لێکوانە ئەم سۆشیال میدیاکانم بۆ دێنێ سێکە جەماعەت لێکوانە ئەو سۆشیال میدیانە یاخود ئەو ئافرەتانێکە بەوە لیان لەوی نزیکە بەم شێوازە تۆ دەتوانی
کەسی بەرامبەر بدۆزیتەوە. بابەت زۆرە جەماعەت لۆ بابەتی ئۆسیەند بابەتی ژمارەشمان بیرچوو سببم لە من ژمارێکم لایە نازانم ئەو کەسە کوێیە چۆ کەسەکە بدۆزمەوە هاوڕێیان دەچیان ناو تەلەگرام لە تەلەگرام دەنووسی توول و کەلەر باشە لەنا توول و کەلەری ئەو بۆتە هەیە باشە وێنەی بۆتەکەیە وە لێکوانە تۆ چی دەکەی وە تۆ لێکوانە ستارتی دەکەی باشە بزان ئاتاو مشکلیە وە لێکوانە تۆ چی دەکەی ئەو کۆیە توکە تو ژمارەکە عێراقیە ئەگە ژمارەکە عێراقە بوو 1960 دادەگری وە دوای ئەوە ژماری کەسێکە دەنووسی باشە ژماری کەسەکە نمونە بەو شێوازە 1950 دەنووسی 1950 سفرەکەی نانووسی ژمارە کەسەکەی دەنووسی بۆتەکەی دەنێری بۆتەکەش پێت دەرێ بووم ناو ئەوسا کۆستەرە و وەتسەپی هەیە تەلەگرامیشی هەیە و ژمارەکەشی کۆڕەکە باشە بەم شێوازە تۆ دەتوانی کەسەکە سانیاری زیاتر وەگری بۆ سۆشال میدیاکانی تر جەماعەت بۆ نمونە تۆ کابرا ئینستاگرام بەکاردێنێ یان هەر شتێکی تر چی دەکەی تۆ دەچی ژماری کەسەکە داخل دەکەی نە موبایلەکەت خەزم دەکەی دوای ئەوە پێت ئەڵێ ئایا ئەو کەسە جیمی ئەوە ئەکاونتی هەیە یاخودنا بەم شوازە کەسی بەرامەتانی بۆ شوازە بدۆزیتەوە وەروە بۆ بابەتی جیمێلیش بۆن لەمە جیمێلی کەسێکمان لایە باشە جیمێلی کەسێکمان لایە چۆن بزانم ئایا ئەو کەسە کوێیە کوێ نییە باشە جیمێلی یەکە لە سەرکەوتنی بابەتەکان لێکوانە جەماعەت ئەمە چەند حاڵەتێکمانەیە سێکە لێکوانە لە بابەتی ژیمێلەکەی ئیمێل سێرچێنمانەیە بەسەوی بەوم دێ برچ VIP کە لەر هەمووی باشترە برچ VIP چیە برچ VIP نمونە ئەو جیمێلە ئەگە ها کرابیان شتێکی لێهات بێ پازۆردەکەش دەداتێ و دەزانی چێشە کەسەکە بەمە چاکەم وە لێکوانە زیاتر چەند سایتی زۆری پێداوم بەسە من تخوا باوش بنووسم بزانم مۆست چۆنە ئەم تاقی نەکردێتەوە هاوڕێیان نمونە ئەمە جیمێڵێکی دەنووسم باشە بەدڵی خۆم جیمێڵێک دەنووسم باشە gmail.com وە لێکوانە سێرچی بۆ دەکەم ئەگە ئەو جیمێلە هاکراوی پێدەڵێ سێکە جەماعەت دەری ئەو جیمێلە هاکرەیە پازۆردەکەی ئەوەیە پازۆردەکەشی دامێ وەکو دەبینن وەکەی دروستکرەیە وەکەی ئەپدێت کرایتەوە هەموو شتی دامێ سێکە جەماعەت لێکوانە پازۆردەکەشی دایتە من سێکە لێرە پازۆردەکەی دایتە من و IP کەسەکەشی دایتە من بە هەموو شێوازەکەم و زانیارەکانی دامن و ئایدەکەشی دامن واروە بابەت زیاترە نمونە لێکوانە ژمارە تەلەفۆنیشمانەیە ژمارە تەلەفۆن ژمارە تەلەفۆن نمونەش سادە 964 نمونە ژمارێکە من کۆپیم کرد بتخوا زەمبەیدا نادەت چکە ژمارەکە عێراقیە بەڵام لێکوانە پازۆرد نمونە زەمات ئەمە پازۆردێکمانەیە کەسەکە زۆر بەکاردێنێ نمونە ئەگە پازۆردێک تاکرە لێرە تاقی دەکرد بزان پازۆرەکە تاکرێنە نمونە ئەمە پازۆردم بە لۆ پشەی نووسی لێرە و پازۆردا تا ئێستا نەکرێ وەڵا یەک دوو سێ بزانم سێکە لێکوانە پازۆردەکە هاکرەیە و لە ڕێگای و جیمێڵەوە هاکرەیە جیمێلەکەشی دامن بەو شێوازە چەندەها ژیمێڵ بە شێوازە هاکرەیە جا شێوازەکەن زۆرە جەماعەت تۆ بتانی ینی زیاتر سێرش بکەیت زیاتر لە دوو کەسەکەی بکۆڵیەوە زیاتر زانیاری بۆ دەدەکەی بەس ئەگە ژیمێلەکەت لابێ زۆر معلومات و شتیمان دەدات ئێستا مە تەنها لە ڕێگای جیمێڵەکەیەوە توانیمان پازۆردەکەشی دیاری بکەین ینی پازۆردەکەمان بە دەرکەوتوە شتانە جا ئینشاڵڵا جەماعەت ئەم فێرکاریە دیکەمە قۆناغ بە قۆناغ لە بابەتی وێنە لە بابەتی شتەکانە من بەجددی شتەکانم زۆر بە کورتی بە پوختی باس کرد لە بە هەندێش ئازم نەکراسی بابەتەکان زۆر درێژکەمەوە و یەک شتیش جەماعەت ئەگەر حەستان لە بابەتی ئەو بۆ من زۆرەیەوە حەستان لێ فێری هاکی ئەخلاقی بن دەتانن بەشداری کۆرسەکەمان بکەن کۆرسێکی VIP مان هەیە شانەنامە بنێن و ئەم لە خزمەتتاندا و تا ڤیدیۆیەکت و کاتێک کرد خواتان لەگەڵ